لە ڕۆژانی داهاتوو هەرێم و بەغداد دەست دەکەنەوە بە گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان بەتایبەت پرسەکانی نەوت و بودجە و پێشمەرگە و مادەی 140 دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا ئەم جارە جیاواز و جددیتر دەبێت. بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز سەردانی وەفدی یەکێتی بۆ ئێران ڕێگە خۆشکەر بوو بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان. سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش لە ئەنجومەنی نوێنەران بە هەولێر و بەغدا دەڵێت 10 ساڵ گفتوگۆ باشترە لە سعاتێک شەڕ. 10 ساڵ گفتوگۆ لەسەر بابەتێ بکەین باشتر لەوەی بەس سعاتێک شەڕ بکەین یاخود بە تونند و تیژی باسی کێشەکان بکەین لە نێوان یەکتری. ئەتوانین بگەینە ڕێککەوتن، ئەتوانین میلەتەکەمان لە نەهامەتی لە ناخۆشی دوورکەیتونەوە. لەبەرەوە من پێم وابێ دەستپێکردنەوەی گفتوگۆ بەردەوام بوون لەسەر گفتوگۆ لەگەڵ حکوومەتی فیدرالی کارێکی زۆر باشە، زۆر پێویستە لە بەرژەوەندی هەردوو لامانە، لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیشدایە. هەرێم و بەغدا کێشە لە نێوانیان هەیە، بەڵام تا ئێستاش بە یەکجاری دەستیان لە یەک بەرنەداوە. لە چەندین پرس هەماهەنگی و لێک تێگەیشتنی باش و بەهێز لە نێوانیان هەیە، بەتایبەت ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و لە ناوبردنی داعش. لایەنە سیاسی کوردستانیەکان پشتگیری لە گفتوگۆی ئاشتیانە لەگەڵ بەغدا دەکەن. ئێمە بەلامانەوە گرینگە هەموو کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە ڕۆحێکی نیشتیمانی، بە دنیابینێکی نیشتیمانی گفتوگۆ بکرێ بۆ چارەسەرکردنی. یعنی دائیمەن ئێستامێشێ لە گرفتەکانمان ئەوە بووە ڕوانگەی حزبی زاڵ بۆ لە چارەسەرکردنی کێشەکان. بەلامانەوە گرینگە بە یەکگوتاری بە یەکگرتوویی بیر لە چارەسەری کێشەکان بە دیالۆگ بکرێتەوە لەگەڵ بەغدا. کێشەکانی هەرێم و بەغدا لە ساڵی 2014 زەختر بوونەوە. ئەو کاتەی بەغدا بودجەی هەرێمی بڕی و هەرێمیش دەستی کرد بە فرۆشتنی نەوتی خۆی بەسەر بەخۆیی. هەرچەندە لەو ماوەیەدا دەیان کۆبوونەوە لە نێوان وەفدی هەرێم و حکوومەتی عێراق ئەنجامدران کەچی کێشەکان چارەسەر نەکران. بەڵام پێدەچێت گفتوگۆکانی ئەمجارە گرێی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بکاتەوە. پێدەچێت لە ڕۆژانی داهاتوودا گەرم و گوڕی و جوڵەیەکی زۆر بکەوێتە ئەو فڕۆکەخانەیە. هەم وەفد لە بەغداوە بێت و هەم وەفدی کوردی بەرەو بەغدا بچێت بۆ ئەوەی هەولێر و بەغدا لاپەڕێکی سپی هەڵدەنەوە و ئەو کێشانەی لە نێوانیان هەیە لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری بکەن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.